مام عەزیز تەمەنێکە لەگەڵ هاوسەرەکەی بێکێشە دەژی. لە ڕۆژی ڤالانتاین دەڵێت گوڵی سوورم بۆ نەهاتووە، بەڵام نایشارێتەوە کە گرنگیدان بە خۆشەویستی و پێشکەشکردنی گوڵی سوور دڵی بەرامبەرەکەی خۆش دەکات. نەوەڵا وەختە ئێمە ژنمان هێنا گوڵ و شت نەبوو، زەمانەی گوڵ نەبوو. وەڵڵای تر شایمان بۆ کردن و دووسێ دێمان بۆ دەنگان و ئەبوو بە شاییەکی خۆش. گوڵی گوڵەباخێکی بۆ بم باجارە گوڵکە ئەو گوڵی بۆی نێ. چیرۆکی دەستپێکی ژیانی زۆرێک لەم کەسە بە تەمەنانە بە خۆشەویستی دەستی پێ نەکردووە، بەڵام ئێستا خۆشەویستی بۆتە کرۆکی بەردەوامبوونی خێزانەکانیان و هەر بە خۆشەویستی دەژین. وەڵای ساڵانەکەر هەبوو بێ بە پێی ئیمکانات، جاری وایە کە بەدەست شتەوە نەبێنەوە نەتوانانی بێ بیکڕی دیارێکە بووی، بەس ئەو هەر سۆز و خۆشەویستەکەی کە بەرامبەرێک زیمانەیە ئەوە بەگەنتر ئەزارە لە شتەکە. ڕۆژی 14ی دوو کە بە ڕۆژی خۆشەویستی ناسراوە لەو ڕۆژەدا عاشقان یادی دەکەنەوە و گوڵی سوور پێشکەش بە خۆشەویستەکانیان دەکەن. کورد خاوەنەی چەندین دیرۆکی عاشقانەیە و سێوی مێخەکڕێژ سمبۆلی خۆشەویستی نێوان عاشقان بووە. هەر لەو کاتەوە چیرۆکەکانی پەیمان و وەفاداری لەناو عاشقان ماوەتەوە و بۆ تا سەرگوزشتەی زۆرێک لە دیوانی نووسەران و ئەدیبان. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.